باش ڕۆژتان باش ڕۆژێکی باش و پڕ وزە دەست پێ بکەن وەکو من چونکە زۆر بەپەر لە هاتمەنەوە ستۆدیۆ بەڵام وزەیەکی زۆریشم پێ بۆ هیوامێوەش بە هەمان شێوە لەگەڵمان بمێننەوە تا تەواوی بەرگە و بابەتەکانی ئەمڕۆ ئامادەمان کردووە بینەر و بیسەری بن. سەرەتاش بە هەندێک لەو بابەتانەی ئامادەمان کردو ئاشناتانەکەم. هنرمند دا وکی پرک چیکن کو اف هنرمند همین گله کار بکن. لە شاری دهۆک پێشانگایەکی شێوەکاری بە ناونیشانی ڕەنگەکانی پێکەوە ژیان کرایەوە کە تێیدا 77 تابلۆی 26 هونەرمەندی نەتۆ و پێکاتە جیاوازەکانی هەرێمی کوردستان نمایشکراون و ڕێکخەرانی پێشانگاکەش دەڵێن ئامانجیان جوانترکردنی تابلۆی پێکەوە ژیانە لە کوردستان. کۆلێژی ئەندازیاری زانکۆی سەلاحەدین پرۆژەی بیرۆکەی گەنج ڕادەگەێنێت و بە گوێرەی پرۆژەکەش هاوکاریە و گەنجانە دەکرێت کە بیرۆکە و داهێنانێکیان هەیە بۆی بە شێوەی پراکتیکی جێبەجێ بکەن. ئیشی باشتر بکرێت، کاری زیاتر بکرێت، نەک لەسەر کورد لەسەر هەموو پرسەکانی کۆمەڵگەی کوردی. چوارەمین کۆنفرانسی نێودەوڵەتی فێمینیزمی ڕۆشنگەری لە شاری سلێمانی بەڕێوەچ چەند پانێڵێکیش لەبارەی ژن و میدیا و سیاسەت پێشکەشکراون و بەشداربوانیش چاوەڕێی کاری زیاتر لەبارەی پرسەکانی ژنان دەکەن. با سەرەتا لە دهۆکی ڕەنگینەوە دەست پێ بکەین کە لە شاری دهۆک پێشانگایەکی شێوەکاری بە ناونیشانی ڕەنگەکانی پێکەوە ژیان کراوەتەوە 77 تابلۆی 26 هونەرمەندی نەتەوە پێکاتە جیاوازەکان هەمووانەی کە لە هەرێمی کوردستانن بێکەوە لەو پێشانگایان مایشکراوە و ڕێکخەرانی پێشانگاکەش بە ئامانجی ئەو ئەم کاریان کردووە پێشانگایان کردوتەوە کە هەموو ئەم کارە هونەریانە ببێتەوە دووبارە سەلماندنەوەی ئەوەی کە پێکەوە ژیان بەهێزتر بکەن و پەیوەندی نێوان هونەرمەندانیش پچەوتر بکەن. بابەیەکەوە پێشانگاکە ببینین. پێشانگەها ڕەنگن پێکڤەژیانەیە ئەلگەلەریە دهۆکی هاتیەڤەکردن. تابلوویان divê holê de hatîne nîşandan îşaliyê 26 şêwekarên hemû netewê pêk hatin Herêma Kurdistanê ve hatîne kêşan. Ev kar jî îşpêxemetxurtkirina pêkvejiyanê û pêskirina peywendiyên civakî û gihandina peyama aştiyê hatiye kirin. اف پێشانگە اش لای ڕێکخراوە ڕەنجی هونەری هاتیە ئامادەکردن و هەلبەت دهۆکی ڕێڤەبەریە شێوەکاری گەلەریە دهۆک هاتە ڤەکردن بەشدار بێت vê پێشانگەیە 26 هونەرمەندن ev هونەرمەندە jî بەرابترێت هەولێرێنە و بەشێک شوانە jî dihok û غێر bajê jî gel wadat beşdarin navê pêşangawa jî rengên pêkvejiyan e Petir Wateke serendê kiriye ku pêkvejiyan hebît navbeyna hunermenda da û wekî pirekê çêkin ku ev hunermende hemîn gel ê kar bikin. Hunerê şêwekarî eb alaveke baş ji wî gihandina êş û azarên civakê hete naskirin. Şêwekarên ku beşdarî vê pêşangehê dakirine jî eb rêya hunerê xwe derbirîn ji pêkvejiyan û beşek janên civakê kiriye. مثلا تشكيلة ناي بس مسيحي ومثلا مسلمان خرة يعني أبا خرة يعني مشاركة وأبا لو حد من شيء مثلا تأغفت قال مثلا مروفك عقلية مرض نفسية أول شيء بو من كشخصي وباشن بو خر مثلا مروفي مشاركة في مرض قالك بو ما يعني جرينجا يعني ناي تشتكي بسيطة تشتى ئەو زۆر خۆشحاڵ بن کە لە هەولێرەوە هاتین بۆ شاری دهۆک کە زۆر بە گەرم و گوڕ زۆر بە خۆشحاڵی و پێشوازیان لێ کردین بە 7 تابلۆ بەشداریمان کردووە بە هەموو تین و ئاینێک بەشداریمان کردووە من بە 3 تابلۆ کە تابلۆکان بە ڕەنجی زەیتیە باس ئەو تابلۆیان باس لە منداڵ دەکا بەڵام تابلۆکانی ترم تعبیرین کە باس لە ئافرەت دەکا هێزی ئافرەت دەکا. Ev pêşange bi hevkarî edger rêveberiya giştya roşenbîrî û hunerî, rêveberiya hunerê şêwekarî geleriya dihûkê û rêkxirawa renc ya hunerî hatiye rêkxistin. Bû carayekî ev pêşange hilnîsana îsal li Hevlêra paytext hate vekirin. Piştî li dihûkê jî hatiye vekirin,
بریارەلداویە مەها کانونایەکی ئافساڵە هەمان پێشانگە لە باژارە سلێمانیەژی بێتەڤەکردن. مەسعود محەممەد کوردستان 24 دهۆک. کۆلێژی ئەندازیاری زانکۆی سەلاحەدین پرۆژەی بیرۆکەی گەنج ڕادەگەێنێت. وەک لە ڕاگەنراوەکەی کۆلێژی ئەندازیاری زانکۆی سەلاحەدین هاتووە، ئامانج لە پرۆژەی بیرۆکەی گەنج بە پراکتیزەکردنی بیرۆکە و داهێنانی کەسانی بەتوانایە کە داخوازن یاخود حەزەکەن ڕێگەیەک بدۆزنەوە بۆی کە ئەو بیرۆکە و داهێنانەی کە جێبەجێیەکەن بیکەنە بووە یاخود بیکەنە کارێک بیکەنە پیشەیەکی داهاتووە. و بە گوێرەی پرۆژەکەش هەر کەسێک خاوەن بیرۆکە و داهێنانێک بێت لە ڕێگەی لینکێکی تایبەتەوە فۆرمی تایبەت پڕکاتەوە و دواتر داواکاریەک لەلایەن کەسانی شارەزا لە کۆلێژی ئەندازیاری هەڵسەنگاندنی بۆکرێت. دوای هەڵسەنگاندن لەلایەن شارەزانەوە ئەو بیرۆکەیە ئەخرێتە چوارچەوەی پرۆژەیەکی ڕاستەقینە و وە گرێبەستیش لە نێوان خاوەن بیرۆکەکە و نووسینگەی ڕاوێژکاری کۆلێژی ئەندازیاری واژۆ دەکرێت. وەکو بابەتێکی گرنگ کە تایبەتە بە خوێندکاران بۆ بیرۆکە و داهێنانەی کە هەیەە ئێمە گرنگی زیاتری پێدەدەین گفتوگوی زیاتری لەسەرەکەین کە پرسیار لە دکتۆر نەژاد ئەحمەد دەکەم کە لێرە میوانی ئێمەیە ڕاگری کۆلێژی ئەندازیاریە لە زانکۆی سەلاحەدین و سەرۆکی دەستەی ڕاوێژکاری ئەندازیاریە لە ستۆدیۆ لەگەڵ مەبێت. ئەم کاتت باش دکتۆر بانێکی باش بەخێرهاتی. باش باشێت. زۆر سپاس. دکتۆر ئەم پرۆژەیە کە ئێوە یاخود شانتانداوە ئەم پرۆژەیە کە ئێستا هەیە بۆ خوێندکاران ناوڕۆکی پرۆژەکە چی ئاەتوانن لەو ڕێگەیەوە هاوکاری خوێندکاران بکەن بۆی بیرۆکەکانیان بکەنە واقع؟ سەرتا زۆر سپاسان دەکەم بۆ ئەم دەرفەتە. زۆر سپاس. سەبارەت بەو بیرۆکەیە بەڕاستی چەند ساڵێک دەبیت ئێمە بیر لەوەی دەکەینەوە ئێستان دەگرفت دروست بۆ بەنسبە دەوانەی تخەڕوج دەکەن زیاتر تا ئەوەی خوێندکاران بیت. زانکۆ هەر ئەوە نییە کە مەجموعەکە قوتاوی بێت بخینیت و دەربچیت و بەس کاری ئەوان دەبیت. ئێستاگە زۆربەی زانکۆکان لە دەرەوەش تەماشا بکەی بابەتی سەرەکیان ئەوەی ئەو قوتابیە کرد تخەڕوج دەکات کێوە دەچیت. ئەوە زۆر گرینگە و ئەوانەیە کە دەردەچن لە زانکۆ تخەڕوج دەکەن هەموو قوتابیەک وەکو یەک نییە. هەیە ئاستی زۆر بەرزە هەیە لە ئاستێکی ماونەواندا. ئەمە بیرمان لەوەی کردووە زۆر ئەوانەی کە بەڕاستی بیرۆکەیان پێەیە. یعنی زۆر تەڵەبە هەیە کە تخەڕوجێکە حتا تەڵەبەشە لە ئاستێکی زۆر بەرزە و ئەفکاری پێەیە. بەس کە دەردەچیت یا کاتی تەڵەبایەتیش نازانیت ڕوو لە کاملا بکات. چ جێگایەکی ئەو بیرۆکەیە پێشنیار بکات بە کێ بیدات و چۆن بتوانیت ئەو خەونەی هەیە بیگەێنێتە بە جێگای خۆی یا بکاتە بە شێوەیەکی پراکتیکی کاری لەسەر بکات. ئێمە لەسەر ئەو ئەساسە هاتین ئەو پرۆژەیە کارمان لەسەر کرد ڕامانگەیان پر دەکەی نێوان زانکۆکان لەگەر دەرەوەی زانکۆ چ کارتی تایبەت چ کارتی حکومی ئەویش نووسینگەکانی ڕاوێژکاریە بە پێی قانونەکانی عێراقییان دەسەڵاتی هەیە لە دەتوانیتن پرۆژە جێبەجێ بکات کار لەگەر دەرەوەی زانکۆ بکات. ئێمە هاتین ئەو بیرۆکەیەماندانە ئەوانەی کە زیاتر بەوانەی دەردەچن زیاتر بەڕاستی نە بەوانەی چکە قوتابی ڕەنگە ئەو مەجاڵەی نەبیتن هەرچەند دەبیت بۆوانی زۆر ئەتیادیە بەس زیاتر ئەوانەی کە ئێستا تخەڕوجیان کردیە و بیرۆکەیان پێ بەڕاستی دەیانوێت لە جێگایەکی ئەوەی تەقدیم کەن کە مافشیان نەخوردرێت و بتوانن ئەو بیرۆکەی جێبەجێ بکەن دەتوانن ئێستا ئەو جێگایکیمە ئەلانمان کردیە بیرۆکەکانی خۆیان پێشکەش بکەن. تەبان ئەمە کە دەرێن بیرۆکەی گەنج یعنی شتێکی ناتەواوە بەس فکرەیەکە
ئایا چەند دەتوانین جێبەجێ بکرێت ئەوە دوای ئەوەی کە پێشکەشی کرد ئێمە لەسەر سایتی کۆلیج جێگایەکماندانە پێویست ناکە ئەو شخصات تا سەردان بکات دەتوانین لەوێ فۆرمێکی تایبەت هەیە ئەو داتایانەی پێویستە پڕ بکاتەوە و ئەو بیرۆکەیەکی هەیەی کورتەیەکی پێشکەش بکاتن ئێمە ئێستا لیژنەیەکماندانرایە لە کۆلیج دەتوانیت هەسانگاندنێکی سەرەتایی بکات چونکە زۆر شت هەیە ڕەنگە شخصەکە کە پێشکەشی دەکات نەکرێت ئەسلەن ئەوەش هەیە مقابل بە ئەوەی احتمال هەیە بکرێت ئەمە کە هەسانگاندنی سەرەتاییمان کرد ئەگەر بزانین ئەو پرۆژەیە بەڕاستی ئیمکانی جێبەجێکردنی هەیە و دەکرێت کاری لەسەر بکەین ئەو کات ئێمە بانگی دەکەین ئیتصال بە شخصەکە دەکەن کە باشە دکتۆر ببوورە باسیەوەت کرد ئیمکانی جێبەجێکردن کێ فەندیەوەکە ئێوە سپۆرتی خوێندکارەکانەکەن ئەو بابەتە کێ پاڵپشتی داراییتانەکە ئەو بابەتە کە باس کرا کە بیرۆکە بیت یەکەم جار ئەگە شخصێکی بانگ دەکرێت ئەمە قۆناغێکی تر دەست پێ دەکەن لەگە ئەو شخصە بۆ ئەوەی بکرێتە پرۆژەیەک بەڕاستی چونکە فکرە هەتا دەبتە پرۆژە دەبی هەندێک خۆتەواتی دواتر دابنرێت و ئەوە دەبی هەندێک کەسی پسپۆر بیت بەڕاستی ئەوانە کە زیاتر ئەمە ئەو ئیمکاناتەمان لەبەر دەست هەیە وەکو توانای مرۆیی لە مامۆستاکان بەڕاستی احتمال هەیە زانکۆی ئێمە باشترین مامۆستاکان هەوی لەسەر ئاستی عێراق بۆ ئەم بابەتانە ئەوان دەتوانن لەگەر ئەو کاتی شخصەکەدا بنشن بیکەن بە پرۆژەیەک ئەگە بزانێ ئەمکانی جێبەجێکردن هەیە ئەو دوای ئەوە ئەمە بریار دەدەین تەمان کە بۆ پرۆژێک لەوێ ئەو کات دەزانین چی پێویستە ڕاستە پرۆژەکان دەمێنێت و احتمال هەیە پرۆژەکە پرۆژێکی زەخم بیت گەورە بیت احتمالی پرۆژەیەک بیت بە ئاسانی بکرێت جێبەجێ بکرێت چونکە هەند ئەفکار هەیە سادەیە ئیمکان جێبەجێکردنی ئاسانە و ڕەنگە پارێکی واشی نەوێتن بەس چیە فکرەیەکە کە دادەمەزرێت ئەمە دەتوانین بکەین پرۆژە بە ئاسانی جێبەجێ بکرێتەوە هەندێک شتیش هەیە احتمالی هەیە خەرجی دەسەڵاتی ئێمە بیت ئەمە نەتوانین بە تەنها بیکەین بەس لەو ڕۆوە کە زانکۆ جێگایکی ڕسمیە و بە ئاسانی دان پێنرایە ئەمە دەتوانین بە ئاسانی لە ڕێگای نووسنگی ڕاهشکاری لەگە دەرەوە خاتەوە بکەین ئەو کات پرۆژەکە عەرز بکەن بۆ ئەو جێگایانێکی پێویستە تامان ئەو پرۆژەیە ئەو کات دەبتە مولکیەتی ئەو کەسەی کە فکرەکەی هەبووە فکرەکەی دەمێنێتەوە بۆی و زائیدەن بە پێی گرێبەستێک ئەو کات لەگە نووسنگی ڕاهشکاری مافەکانی تەواوی دیاری دەکرێتن کە چی مافی هەیە و ئەگەر خاتە سەر جێبەجێکردن دوای ئەوە تیمی بۆ دانرێت تیمەکی جێبەجێکردن لە نووسنگای ڕاهشکاری بۆی دادەنرێت بۆ ئەوەی پرۆژەکە جێبەجێ بکرێت و بۆ فاند ئەمە دەتوانین پێویست دەکا ئەگەر لەگە کارتەکانی حکومی یا کارتی تایبەت قسام بکەین تەسەوەر دەکەن ئەگە پرۆژەیەک ئەو کاتی بگاتە سەرەوەی بەڕاستی قازانجێک بۆ کوردستان بگەێنیت و ئەکیت ئیسیفادەی هەبیتن ئاسانە پیاکردنی فاند ئەوەندە قرس نابیتن باشە دکتۆر کۆلێژی ئەندازیاری بەشەکانی زۆرە هەموو بەشەکان ئەگرێتەوە خوێندکار لە هەموو بەشەکانە توانێت بەشدار بێت لەم پرۆژێ بەڵێ ئێمە حتا ئەگەر بێت و لە دەروی کۆلیژیش بیت ئەمە قبول دەکەین باشە ئەگەر لە دەرەوەی زانکۆی سەلاحەدین بێت حتا ئەگەر لە دەروی زانکۆی سەلاحەدین ئەوە بۆ هەموو کەسێک کە بیوێت بیرۆکەیەکی هەبیت ئەمە یارمەتی دەدەین بەڕاستی ئەمە دەمانێت بەمەسمان لەوەیە ئەوانەی کە ڕاستی ئەفکارێکیان پێ لەو وڵاتە چیتر ڕوو لە دەرەوە نەکەن یا هەندێک کەسانێک نێن ئەوانە بەکار بینن بۆ ئەوەی قازانجێک بیکەن چکە زۆر جێگا هەیە دەبینی شخصێک فکرێکی پێەیە دەچیت ماوەیەکی کەسانێک دەیبن بزات فکرەکەی وەردەگرن بەس دوای فترەیەک دەبینی کەسەکە هیچ خاوەنداریەک لەو پرۆژەیە بووی نامێت. باشە دکتۆر باسی ئەو کەساکەی مەرجە دەرچووی زانکۆ بێت یاخود هەیە دەرچووی زانکۆ نییە بەڵام زۆر بەهرەمەندە بیرۆکەی باشی پێ لەوانێت دۆخێک نێتوانی بێ بچێتە زانکۆ ئێمە هیچ لە مەرجێکماندانە نایە
هیچ مەرجێک هیچ نییە بۆ، مەرجێکمان یعنی هەر کەس دانە بیرۆکەی هەبێتوان. هەر کەسێک بیت بەس چییە بەڕاستی زیاتر ئەوی کە ئەمە تەجروبەمان هەیە، ینی لەو ساڵانە ئەوانەیە کە تخەڕوجیان کردێکی گەڕانەوە بۆ ئێمە زیاتر ئەوانەیە کە دەرچوونە، ینی لە زانکۆکان خۆ کەسانی تریش هەیە، بەس دەبینی ئەوی کە زانکۆی تەواو کردێ بەڕاستی وەکو کە بیرۆکەیەکی هەیە کەمێک بە زانستی تەوەنشای ئەو بیرۆکەیە دەکات، لەبەر ئەوە ئاسانترە بۆی بیرۆکەکەی پێشکەش دەکات، هەرچەندە لێن احتمالی هەیە وەکو ئەوەی جەنابت گوتی، احتمالی هەیە خوێندنیشی تەواو نەکردیت بەس بیرۆکەیەکی هەیە، ئەمە هیچ مەرجێکمان دانە نایە، حتا ئەگەر لە بواری ئەندازیاریش نەبیت، ئەمە ئەگەر لە بوارێکی غێر ئەندازیاریش بیت مەحاولەی بۆ دەکەین ئەگەر بزانین بەڕاستی پرۆژەکە سەر بگریت دەتوانین لە دەرەوەی مامۆستایەکانی کۆلیژیش استفادە لە مامۆستای تر بکەین بۆ ئەوەی بکەنە پرۆژەیەک بەرهەمدار بیت بەڕاستی. دکتۆر تاسا هیچ خوێندکارێک یاخود هیچ کەسێک بەهرەمەندێک پەیوەندی پێوە کردوون بۆی کە پرۆژەکەی تەقدیم کات؟ ئەوە ئێستا تقریبان ماوەی هەفتەیەک دەبی دراگەاندرایە، ئەنی تا ئێستا بەڕاستی مە تەسەوور دەکەن هێشتان خەڵکێک ئاگاشی ڕەنگە لێ نەبیت لەو بابەتە، بەس ینی تا ئێستا هیچ ئەوەیەک نەهاتیە بۆمان، بەس تەسەوور دەکەن ینی لە داهاتوو ئەوانەی کە بیرۆکەیان پێویست پرۆژێکی باش دەوێت، چونکە لە ساڵانی ڕابردوو خەڵکانێک هەبووە هاتینەمە یارمەتیماندانە بەڕاستی، بەس مۆزوعەکە زیاتر شەخسی بووە یا وەکو مامۆستایەکی زانکۆ کەسانێک دەرچوونە هاتینە فکرەیەکیان پێ بووە گەڕاینەوە زانکۆ مامۆستا ئەوەی چ لێ بکەن یا چۆن بتوانین مەسەڵەن ئەو فکرەی جێبەجێ بکەن و بە پێی توانەکانیشمان یارمەتیماندایە وەکو هەرکەکی وەکو مامۆستایەک نەوەکو بڵێن شتێکی ڕسمی ببیتن و هەندێکیشیان سەرکەوتوش بوونیانی لە مەجاڵات. بەڵام سام بەشەی ئەم گروپەی ئێوە یاخود بڵێن ئەو دەستەی ئێوە کە دروستان کردووە ڕسمیە ئەتوانن لە داهاتوش پشتگیری و سەپۆرتی ئەو کەسانە بکەن. بەێ نووسنگی ڕاوشکاری هەر بە پێی قانونەکانی عێراقی لە هەموو زانکۆکان هەیە و لە زۆربەی کۆلیجەکانیش هەیە و ئەوەی کە ئەمە کردیتمان دەتوانن لە کۆلیجەکانی تریش هاوشێوە بکەن، لە زانکۆکانی تریش دەتوانن ینی ئەو بابەتە بکەن، تایبەت نابیتن بۆ کۆلیژی ئەندازیاری، ئەمە دەست پێکەکە ئێمە دەستمان پێکردیە و لە جێگایەکانی تریش دەتوانن دەست پێ بکەن و ئەوەی کە گرنگە زانی چۆنە یەک ڕێگا پیشان بدەین بەو گەنجانە کە تو دەتوانی شتێک ئەگە پێت بیت بیکەی، ئەوە زۆر گرنگە و ئەوەی تر گرنگە کە مافی نەخورێت، ئەوە بتوانیت ئەوەی کە هەیە بۆی بمێنێتەوە پرۆژێک لە زۆربەی وڵاتانی شەوشتە هەیە دەتوانیت ئەگەر ڕۆژێک لە پرۆژەکەی بە تەواوی سەری گرت ڕەنگە دەتوانیت بۆ خۆی بیباتە دەرەوە دەبتە خاوەن کارێک یا لەو پرۆژەیەکە هەیە بووە ئەو کات دەمێنێتەوە سەر ئەو شێوازە قانونیەک چ بە پێی گرێبەستەکە چی لەسەر دەبیتن بە نسبەت زانکۆ یا حکوومەت. دکتۆر باسی وت کرد کە ئێوە نووسنگی ڕاوێژکاریەکەتان هەوڵەیان کە یارمەتی خوێندکاران بن و لەگەڵیان بمێنەوە، ئایا پلانی درێژخایەنتان ئەوە نییە کە یاخود بیرتان لەوە نەکردوەوە هەماهەنگی لەگەڵ وەزارەتەکانیشتا دروست بکەن بۆی کە لە داهاتوودا بە پێی خبرا یاخود ئەو پرۆژەی کە فێرخوازەکەیەوە یاخود کەسەکە لای ئێوە بەهرەیەکیە بۆ بیرۆکەکەی گەورە کراوە بۆ نمونە وەزارەتێک بە پێی پێداویستی خۆی سوودی لێوەربگرێت؟ دەزانیت چۆنە ئەوە دوو پرۆژی جیایە، ئەمە زیاتر ئەو پرۆژەیە کە دەکرێتن ئێمە ئەو کاتێکی بۆ پرۆژە تا نەبیتە پرۆژە من ناتوانین بەس کە بۆ پرۆژە ئەکید لەگەر هەر وەزارەتێکی بمانێ دەتوانین ساڵات بکەین، ئەمە بەهۆی نووسنگی ڕاوێژکاری لەو چەند ساڵە زۆر یارمەتی وەزارەتەکانیشماندایە، حتا زۆر پرۆژەمان بە هەزاران پرۆژەمان یارمەتی دەربووینە لە جێبەجێکردنەکانی بۆ حکوومەت لە کەرتی تایبەتیش، یعنی ئەوە لە داتاکان موجودە، بەس بەو ئەوەی کە جەنابەت دەرێ بە نسبەت تەلەبەکان ئێمە پرۆژێکی ترمان هەیە بۆ زوانە ڕای دەگەێنین، من زۆر ناچمە تەفاسیل، بەس ئەو پرۆژەیە ئێمە دەمانەوێت پێشی دەرچوون ئەوە بێ تایبەت بەس بۆ تەلەبە بیت، پێشی دەرچوون
تەڵەبە بتوانانی جێگای خۆی بدۆستەوە چ لە کارتی تایبەت چ لە کارتەکانی حکومی بۆەوەی دەرچوون دوای دەرچوونی بتوانین بە دوای کار بگەڕێت ئەوە بەو زوانە ئێستا دەستمان پێکردە و احتیمالی هەیە لە نازانم چەند ڕۆژی داهاتوو یا هەفتەی یەکتر احتیمالی هەیە ئەو پرۆژەیە ڕابگەینین و احتیمال هەیە بە 1-2 مانگ کاری لەسەر بکەن هەتا تەواو دەبێت. دکتۆر نەژاد ئەحمەد زۆر خۆشحاڵ بووم کە میوانی بەیانی 24 بووی دووبارە بەخێرهاتی بە هیوای بەردەوامی و سەرکەوتن بۆ خۆتان و بۆ هەموو ئەو خوێندکار و بەشداربوانەی لە پرۆژەکەدا. زۆر سپاس بۆ ئێوەش. زۆر سپاس. لە شاری مۆسکۆ وەزارەتی ڕاگەیاندنی رووسیا ئەو ڕۆژنامەنووسە گەنجانەی خەڵات کرد کە کاریگەرترین وتاری ساڵیان لە گۆڤار و ڕۆژنامەکانی رووسیادا بڵاو کردوێتەوە. ڤلادیسلاف جیڤاجین سەرۆکی ڕێکخراوی کالینکاری رووسیە تەنیا ڕۆژنامەنووسی نێو پێشبڕکێکەیە کە وتارەکەی لەبارەی هەرێمی کوردستانەوە بوو و وەک یەکێک لە باشترین بابەتەکان قەڵاتی وەزارەتی ڕاگەیاندنی رووسیای بۆ ساڵی 2021 پێبەخشرا. ڕێوڕەسمی دابەشکردنی خەڵاتە بەسەر ئەو ڕۆژنامەنووسە گەنجانەی کە کاریگەرترین وتاری ساڵیان لە گۆڤار و ڕۆژنامەکانی رووسیادا بڵاو کردوتەوە. سەرپەرشتیاری پێشبڕکێکە دەڵێت زیاتر لە 600 بابەتیان بەدەستگەیشتووە، بەڵام تەنیا 79 کەس وتارەکانیان وەک باشترین بابەت هەڵبژێردراون و نووسەرەکانیان خەڵات دەکرێن. Это всероссийский конкурс молодых журналистов, пишущих на социально значимую тему. ئەمە پێشبڕکێیەکی سەرتاسەری لەسەر ئاستی رووسیای فیدراڵدا ساڵانە وەزارەتی گەشەی دیجیتاڵی و ڕاگەیاندنی رووسیا پێ هەڵدەستێت. ئەم چێبڕچەیە دەوڵەت سازی دەکات لەم ڕێگەیەوە پشتیوانی خۆی بۆ لاوان دووپات دەکاتەوە. بەشداربووان تەمەنیان لە خوار 25 ساڵەوەیە. ئەم بۆنەیە 18 ساڵە بەڕێوە دەچێت لە بواری خۆیدا گەورەترینە لەسەر ئاستی وڵات. بەشداربووان زیاتر سەرنجیان لەسەر چیرۆکی سەرنجڕاکێش و پەند ئامێزە. ئەو بابەتانەی زیاتر پەسەندکران بریتی بوون لە وێنەی هاوچەرخ لەسەر ئاستی نێونەتەوەیش بابەتی بیانیەکان لە رووسیا بابەتی کوردستانی عێراق لەم چوارچێوەدا جێ خۆی گرتبوو. ئێمە ئاگادارین کە کوردستانی عێراق چاڵاکانە پەیوەندیەکانی خۆی لەگەڵ وڵاتان گرێ دەدات. لەگەڵ رووسیا لە پەیوەندی توندوتۆڵدایە نووسەر بەم وتارەی توانی خەڵات بەدەست بهێنێت. ڤلادیسلاف چیڤاچین سەرۆکی ڕێکخراوی کالینکەی رووسیا و تەنیا ڕۆژنامەنووسی نێو پێشبڕکێکە بوو کە وتارەکەی لەبارەی هەرێمی کوردستان سەرنجی ئەندامانی لیژنەی هەڵسەنگاندنی بەلای خۆیدا ڕاکێشاوە و وەک یەکێک لە باشترین بابەتەکان خەڵاتی وەرگرت. В своей статье я хотел подчеркнуть культурные особенности. لە بابەتەکەمدا زیاتر سەرنجم خستۆتە سەر ئاسۆی گەشەی کللتوری نێوان رووسیا و کوردستان. ئەو پرۆژانەی کە دەشێت لەم بوارەدا جێبەجێ بکرێن چۆن کوردستان و رووسیا ببنە هاوکاری یەکتر لە بواری پەیوەندیە کەلتوریەکاندا و پێگەی ئابووری رووسیا لە کوردستان گەشەی زیاتر بەخۆیەوە ببینێت. لە رووسیا زیاتر لە 200 گەل و نەتەوەی جیاواز دەژین، لە کوردستانیش بە هەمان شێوە کۆمەڵێ گەل و نەتەوەی جیاواز بە ئاشتی و ئارامی پێکەوە گوزەران دەکەن. ئەمە خاڵێکی بەهێزە بۆ درێژەدان بەکاری هاوبەش و هەماهەنگی نێوانمان لە داهاتوودا. هەروەها باسم لە تایبەتمەندیە کەلتوریەکانی گەلی کورد کردووە. من سەرۆکی ڕێکخراوی کالینکام پارساڵ لە کوردستان چالاکوان و خۆبەخشەکانی ڕێکخراوەکەمان دیاریان بە پۆلێک پزیشکی کوردستان بەخشی، بە تایبەت ئەوانەی لە بەرەنگاربوونەوەی کۆڕۆنادا زەحمەتی زۆریان چەشت. هەنوو کەش کار دەکەین لە بواری پەروەردە و فێرکردن و پزیشکی دەخوازین هاوکار بین بۆ بەرەو پێشبردننی پەیوەندیەکانی نێوان رووسیا و کوردستان. Маленькими шажками развивали наше сотрудничество, стремясь к новым победам. هەژدەهەمین ڕێوڕەسمی خەڵاتکردنی ڕۆژنامەنووسەلاوەکان بەڕێوە چوو. بۆ ئەم ساڵ 79 کەس لە پای بڵاوکردنەوەی بەهێزترین وتار دەستنیشان کران. یەکەم جارە وتارێک کە باس لە هەرێمی کوردستان دەکات وەک یەکێک لە باشترین بابەتەکان خەڵاتی وەزارەتی ڕاگەیاندنی رووسیای بۆ ساڵی 2021 وەرگرت. خۆشەوی محەممەد، کوردستان 24 مۆسکۆ. چوارەمین کۆنفرانسی نێودەوڵەتی فێمینیزمی ڕۆشنگەری بە ئامانجی یاخود بڵێن بە ئەنجامدانی 3 پانێڵ پێشکەشکردنی 11 توێژینەوە لە شاری سلێمانی بەڕێوەچوو. لە کۆنفرانسەکەدا تیشکراوەتە سەر چەندین بابەت کە پەیوەندی بە دۆخی ژن
بەگشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتیش لە هەرێمی کوردستانەوە هەبوو بابێکەوە ببینین بزانینەوە کۆنفرانسە چی تیا باس کراوە ئەو پانێڵانەی کە پێشکەش کراوە تا چەند کار لەسەر دۆخی ژنەکات. وەفای ئەو ژنانە بینەوە کە لە شاخ هاوشاری هاوسەرەکانیان پانێڵی یەکەمی چوارەمین پلاتفۆرمی نێودەوڵەتی فێمینیزمی ڕۆشنگەریە لەسەر ژن و میدیا و سیاست کە لەلایەن 4 توێژەرەوە بەوردی توێژینەوە لەسەر پرسەکان و ڕۆڵی ژن لە ناو میدیادا کرابوو. ئافرەتان هەمیشە هەوڵ و تەقەلایان داوە بۆ بەدەستهێنانی مافەکانیان لە تەواوی بوارە جیاوازەکاندا هەوڵیان داوە سربەخۆ بن هەوڵیان داوە ئابوورێکی سربەخۆیان هەبێت نازنامەیان دیار بێت کار لەسەر توانای خۆیان بکەن بەڵام سێرەکەی سروشتی کۆمەڵگەکە ڕنگدانەوەی هەبووە لەسەر میدیا بەوەی کە ئافرەت بەداخەوە باڵادەست نییە لەبەرەوەی دەسەڵاتی گشتگیر لە لای پیاوە و پۆستە باڵاکانیش بە هەمان شێوە لەناو ڕاگەیاندن بەپێی ئەنجامی توێژینەوەکەم لە لای پیاوە لێرەوە من گەشتومەتە ئەو باوەڕەی کە یەکسانی جەندەریمان نییە لە نێو دەستگاکانی ڕاگەیاندندا. ئەو توێژینەوانەی لە چوارەمین ساڵی فێمینیزمی ڕۆشنگەری پێشکەشکران لەسەر ژن و شوناسی سیاسی و بوونی یەکسانی جێندەری لە کای سیاسی و ناوەندەکانی بڕیاردا بوو. باهار عەلی وەک کۆمەڵناسێک لە ڕۆژهەڵاتی کوردستان بە توێژینەوەی ڕۆڵ و پێگەی ژن لە داڕشتنی سیاسەتی میدیایی لە هەرێمی کوردستاندا بەشداری کردهبوو. پێی وایە میدیاکانی هەرێمی کوردستان بوونە تا دەنگ و ڕەنگی کوردانی بەشەکانی دیکەی کوردستان لەو چوارچێوەیەشدا دەکرێت ڕۆڵی گرنگتر ببینن. وەکو ڕۆژهەڵات دڵخۆشیمان میدیاکانی کوردستانە بۆیە چاوەڕێ دەکەین کە ئیشی باشتر بکرێت کاری زیاتر بکرێت نەک لەسەر کورد لەسەر هەموو پرسەکانی کۆمەڵگەی کوردی لە هەر چوار پارچەکە بۆیە چاوەڕێ دەکەین کە گرنگی زیاتر بدرێ بە پرسیژن گرنگی زیاتر بدرێ بە پرسە کۆمەڵایەتی ئابووری و سیاسیەکان لە هەرێمی کوردستان لە هەموو ناوچەکەیە. خەبات و شێوازی داواکاری ژنان لە هەرێمی کوردستان بۆ مافەکانیان لە چوارچەوەی دروشمدا نەماوە. توێژینەوەی ورد و زانستیانە بۆ تا ناوەندێک بۆ کۆکردنەوەی ژنان. پیاوانیش بەشدارن لەو کۆنفرانسانەی کە تایبەت بە پرسەکانی ژنان لە هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت. دالیا کەمال کوردستان 24 سلێمانی. باشە. قسەی زیاتر لەسەر ئەم کاراکەین یاخود بڵێن لە چوارچەوەی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ژنان کە 2 هەفتەیە ڕاگەنراوە چالاکیەکان زۆر زیاتر چڕ دەکرێتەوە لەم 2 هەفتەیەدا. منیش قسەی زیاتر لەگەڵ هودا زەنگەنە کە چالاکوانی بواری ژنانە لە ستۆدیۆ دەکەم بەخێرهاتی هوداخان. بەیانیت باش؟ دانیشتنەکەمان گوتبە بەشمان ڕاستیە. تەمام. هوداخان دوێنێ لە چالاکیەک بووی وایە؟ باشە. باکسە بۆ دەست پێ بکەم ئەم چالاکیانە بۆ لەم 2 هەفتەیە چ ڕەکرێتەوە دواتر تاو یاخود بڵین کاڵ ئەکرێتەوە یاخود بڵین تاوانەکان بەرامبەر ژنان تونند و تیژیەکان ئەچنەوە سەر ڕیتمی خۆی. زۆر سپاس بۆ ئێوە بەیانی هەموو لایەک باش. خۆی ئەوەی کە لە ماوەی 16 ڕۆژی مانگی 11 کە لە 25 11 دەست پێکە هەتاوکو 12 فۆکەس خستنە سەر کار و چالاکی ساڵێکە واتە تۆ لە ساڵێکە بۆ نمونە لە 25 11 ساڵی ڕابردوو هەتاوەکو 12 ساڵی ڕابردوو کۆمەڵێک چالاکی و کۆمەڵێک کار و کۆمەڵێک ماندووبوون و هەوڵ و ئەم شتانە هەیە هەم لە ڕایەن ڕێکخراوەکانەوە هەم لەلایەن هەموو ئەو دەستگا و مؤسسانەی کە پەیوەنددارن بە ئەم پرسەوە بەڵام کاتێک کێتە سەر و 16 ڕۆژە وەکو بڵێ دەرخستن و ئێعلانکردنی ئەو کارانەیە کە لەو ساڵەیە کراوە واتە ڕاگەیاندن و خەڵکی زیاتر لەو 16 ڕۆژە فۆکەسە خاتە سەر ئەوەی کە لە ساڵێکا کردوێتی ئەجا بۆیە زیاتر خەڵک واتێ ئێگا گوایە کۆڕ و یاخو بڵێ چالاکیەکان تەنیا لەو 16 ڕۆژەیە کراوە کە بپێچەوانە و لەو 16 ڕۆژەیە فۆکەسی ڕاگەیاندن و خەڵکی ئەکەوێتە سەر ئەو ئیشانەی کە لە ماوەی ساڵێکا کراوە ئەمە بەشێکێتی بەشێکیشی ڕەنگە
زۆرێک لەو کارانەی کە ئەکرێت لە بواری پرسەکانی ژنانە بەشێکی پەیوەندی بە جۆرێک لە تایبەتمەندیەوە هەیە ڕەنگە هی ئەوە نەبێت کە لە ڕووی ڕاگەاندنەوە کاری لەسەر بکرێت بۆیە ئەمانە ئەوێ لە پشتی پەردەوە بمێننەوە و بەشێکیشی پەیوەندی بەوە هەیە کە چالاکیەکان لە کاتی ئەنجامدانیانیان لەگەڵەوەی کە پێویستە خەڵکی بیزانێت و ئەوانە بەڵام بۆ کۆمەڵێک خەڵکە کە ڕەنگە ئەم خەڵکە لەسەر ئاستی نوخبا یاخود لەسەر ئاستی باڵا لە ناو پرسەکەیە دەرنەکەون بۆیە زۆربەی جار خەڵک پێی وایە کە کۆی ئەو مؤسسانی کە پەیوەنددارن با کارکردن لە بواری مافی مرۆڤ و پرسەکانی ژنانە تەنها لەو 16 ڕۆژەیە دەرەکەون و ئەکەونە خۆیان کە ئەمە ڕەنگە جۆرێک لە ناتێگەیشتن هەبێ لە پشتی ئەم پرسەوە ڕاستیەکەی و حقیقەتەکەی ئەوەیە کە لە ساڵێکە کار و چالاکی ئەکرێت و هەوڵدان هەیە و گۆڕانکاری هەیە بەڵام لەو 16 ڕۆژەیە وەکو بڵێ دەرەنجامی ئەو کارانە لە عەرزەکرێت ئەخرێت لە پێشچاوی خەڵک ئەمە بۆچی ئەکرێت بۆ ئەوەی کە تۆ لەو 16 ڕۆژەیە پیاچوونەوەیەک و هەڵسەنگاندنێ بۆ کوی ئەو کارانە بکەی کە لە ماوەی ساڵێکا کراوە ڕاستەخان ئەم لەم 16 ڕۆژە باسی واکەی کە ئەم چالاکیانە کراوە ئێمە ناڵێن هیچ نەکراوە بێگومان ئەو حاڵەی کە ئێستا ئەو دۆخی کە ئێستا ژنانی تایە هەوڵ و تێکۆشانی ئەو هەموو چالاکیە و هەموو کارێکە کراوە لەلایەن ژنان خۆیان هەڵبەت پیاوان نیان کردو بە دیاری بەڵام دۆخیشمان زۆر لە ژنانی پێش خۆمانەوەی پێش خۆمان باشترە بەڵام هێشتا ئەوە ناگەێنێ و کە هیچ گلەیەک لەسەر چالاکیەکان نەبێ هیچ گلەیەک گازندەیەک لەسەر ڕێکخراوەکانی ژنان لەسەر هەوڵەکان و هۆشیاری ژنان نەبێت کە بۆ تێپەڕاندنی دۆخی باش یاخود هەوڵدان بۆ دۆخی باشتر هەبێت بۆیە من باسیەوەم کرد کە ئایا ئەمانە دەرەنجامیان هەیە لە بەرەوەی هێشتا دەرەنجامەکان لە ئاستی ئەوانیانە کە ژن کەوت بێتە بارودۆخێک تەواو ئیتر پاڵی لێبێنەوە هیچ کێشەیەک نەماوە بۆ لە بەرەوەی هەندێک چەمک هەیە کە هێشتا کۆمەلگا لای نامۆیە بۆ نمونە جێندەرە فێمینیستە بزوتنەوەی فێمینیزمیە جا من ئەمەوەیە یەکسەر باسیەوە بکەم بۆ تا ئێستا جێندەر و ڕۆڵی جێندەر لە ناو کۆمەلگە جا لە ڕووی سیاسیەوە بێت لە ڕووی پەروەردەییەوە بێت لە هەموو ڕووەکانەوە بێت چ ڕۆڵێکیە بۆ چ کاریگەریەکی هەبووە ئایا کارێکی واکراوە کە جێندەر وەک خۆی بگات خۆی پرسەکە پرسێکی جیهانیە ئەو ناتەنیا بڵم کە لە هەرێمی کوردستان هەیە ئەمە پرسێکی جیهانیە بۆیە لەسەر ئاسینێتەوەی گرتوەکانیش قرار لەسەر ئەو 16 ڕۆژە دراوە و کاری جدی خراوەتە سەر ئەوەی کە پێویستە لەو 16 ڕۆژەیە هەڵسەنگاندن و بەراورد بە کۆی ئەو کارانە بکرێت کە لە ساڵێکا کراوە بۆ ئەوەی تۆ نەخشە ڕێگەیەک بۆ داهاتوو دابنەی بۆ ئەو ساڵی کە هەیە تەبەردەرمە هەتاوەکو ئەگەیتەوە 25 یانزە خۆی نەکتەنیا لە قەزەی بڵین پرسەکانی ژنانە لە زۆر بواری ترا کۆمەڵێک چەمک و کۆمەڵێک نوێگەری هەیە کە بە کۆمەلگەی کوردی هێشتا نامۆیە بەڵام ڕەنگە ئێمە زیاتر لەبەرەوە قسە لەسەر ئەم بابەتاکەین فۆکەسمانەکەوێتە سەر ئەوەی کە ئەو چەمکانەی لەو بوارەیە بەکارەهێنرێت لە کوردستان بە شێوەیەکی زانستی و بە شێوەیەکی بڵین بەربڵاو ڕەنگە کار لەسەر چۆنیەتی گەیاندنی چەمکەکان نەکرابێت ئەمە شەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ڕەنگە باگراوندێکی معریفی زانستی لەسەر ئەم چەمکانە نەبوو بێت و دیوێکی تری ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ڕەنگە بەشێک لەو مؤسسانی کە پەیوەنددارن بەم پرسەوە بە ئەرکی خۆیان هەڵنەسابێتن یاخود بڵێ ئەو دەرگایانەیە نەدۆزیوەتەوە کە چۆن ئەمان لەناو خەڵکییا بکەن بە کۆمەڵی چەمکی باو و بەکار بهێنرێت و لەگەڵ بەکارهێنانی چەمکەکەیە جێبەجێ بکرێت ڕەنگە تاوەکو ئێستا لە کۆمەڵگەی کوردی و ڕەنگە بە شێوەیەکی گشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تا ڕادەیەکیش بەشێک لە وڵاتە ئەوروپیەکان هێشتا ئەو تێگەیشتنیان نەبێ بۆ ئەوەی کە چەمکی یەکسانی جەندەری تەنیا پەیوەنددار نییە بە ژنانەوە تەنیا لە بەرژەوەندی ژنان نییە بەڵکو ئەم چەمکە یەکسانیەکی وا ئەخاتە نێوان ژن و پیاوەوە کە هەردووکیان سوودمەند بن لە جێبەجێکردنی بنەماکانی ئەم چەمکەیە بەڵام بۆچی وا دەرەکەوێت کە ئەم چەمکە زیاتر لە بەرژەوەندی ژنانە لەبەرەوەی ژنانی ئێمە بەشی هەرە زۆریان بەهۆی نەبوونی ئەم یەکسانی جەندەریەوە تووشی ئەوە بوونە کە نەتوانن لە زۆر بوارە کار بکەن بێبەشکراون لە زۆر بوارە کە ڕەنگە ئەوان توانا و شارەزاییان زیاتر بێت چونکە چەمکی جەندەری فۆکەسە خاتە سەر ئەوەی کە کارەکردنی بوارەکان یاخود بەشداری پێکردنی تاکەکان لە هەر بوارێکە لەسەر بنەمای زانست و توانا و شارەزایی و لێهاتووی واتە ڕەنگە لە بوارێکە پیاوێک زۆر بەتواناتر و شارەزاتر بێ
بەڵام ژنێک بەهۆی ئەوەی کە ژنە ڕەنگە لەو پۆستە یاخود لەو شوێنە دای بنێن ئەمە نایەکسانی جەندەریە چونکە پیاوەکە لەگەڵەوەی شارەزایە و بەتواناترە و لێ هاتووتر و گونجاوترە بۆ ئەو مەنسەبە لە ڕووی شارەزاییەوە بەڵام بەهۆی نەبوونی یەکسانی جەندەریەوە ڕەنگە پیاوەکە مەحروم بکرێت لەوە و لەرەیە لەبەرەوەی ژنێک ڕەنگە سەر بە حزبێک بێت یاخود بڵێ لەسەر کۆمەڵێک بنەمای تر بهێنرێتە پێشەوە پێچەوانەکەشی ڕاستە کە ڕەنگە زۆر جار ژنێک لە بوارێکە زۆر چالاکە زۆر شارەزایە زۆر بەتوانایە بەڵام بەهۆی ئەوەی ژنە ڕەنگە لەو بوارە بێبەشی بکەن و بڵێن نابێ ژنێک ئەو پۆستە وەربگرێ یەکسانی جەندەری تەرکیزە خاتە سەر ئەم یەکسانیە کە پێویستە بوارەکان لەسەر بنەمای توانا و شارەزایی و لێ هاتووی دابش بکرێ نەک لەسەر بنەمای جۆری ڕەگەزیەکان ئەنجا هەتاوەکو ئەمە ئەبێتە تێگەیشتێکی زانستی لەناو کۆمەڵگەیە کاتی ئەوێ چونکە گۆڕینی عەقڵێتی کۆمەڵگا وەکو من هەموو جارەڵێم وەکو دروستکردنی شەقامێک یاخود باڵەخانەیەک نییە بڵێن لە یەکی 11 دەست پێ یەکی 11 2021 دەست پێەکەین یەکی 11 2022 کۆتایی پێێت و لەو کاتەیە ئەچی سێرەکەی باڵەخانەکە بە ئاسمانەوەی و کۆتایی پێ هاتووە ئەمە بەو جۆرە نییە گۆڕانکاری لە عەقڵی کۆمەڵگەیە نەوەیەکی ئەوێ سەدەیەکی ئەوێ زەمنێکی ئەوێ لە پەروەردەوە دەست پێ بڵێ هەتاوەکو ئەگاتە ئەوەی کە لەناو کۆمەڵگەیە ئەو تێگەیشتنە دروستە بێ بۆیە ڕەنگە ئێمەش تا ڕادەیەک بەرهەمی ئەو کارانە نەبینین و ڕەنگەنەوەیەکی دوای ئێمە بێت و تێبگا لەوەی کە ئەوەی لە ڕابردووا کراوە هەوڵ و چالاکیەکان بۆ ئەوە بووە کە ئەو دنیاە یاخود ئەو کەش و ژیانە بێتە ئاراوە کە ئەوانتیایە ئەژین بۆیە زۆر جار نەک هەر لە مؤسسەکانی ژنان و ڕێکخراوەکان و ئەمانەیە لە مؤسسەکانی تریش ئەم ئیشکالێتانە ئەم کێشانە هەیە بەڵامی تر عادەتەن وایە کە تۆ شوێنێک کە هەستەکەی گۆڕانێکی خێرا دروستەکە بۆکو بڵێ لێشاوێک شەپۆلێک لە دژی ڕاوەسێتەوە و خەڵکانێکیش هەتاوەکو دوێنێ کە بەرژەوەندیان بەو جۆرە بووە کە دەسەڵاتێکی تاگڕەوی لە ناو کۆمەڵگا بەڕێوە ببن ئەمڕۆ سیرەکەن بە هاتنە ئارای ئەم یەکسانیە مەترسی لەسەر ئەو تاگڕەویەیان دروستە بێ بۆیە بە مافی خۆیان ێزانن لە دژی ڕابوەستنەوە و بۆیە زۆر جار بۆ ئەوەی کە ئەم زانیاری و ئەم تێگەیشتن و زانستان نەگاتە ناو تاکەکانی کۆمەڵگا دێن لە بەرامبەریا کۆمەڵێک بانگەشەی ناشرین دروست دەکەن بۆی متمانی کۆمەڵگە لە دەست بەڵام پێت وانیە هاوکات لەگەڵەوەشدا زۆر جار ئەو بۆ نمونە پێوترێت ڕێبازی فێمینیزمی کە هەر بە شێوازە ئەوروپیەکەی هێناویانەتە هەرێمی کوردستان لە کاتێکە من پێم وایە کە فێمینیست زۆر لە ژنەکانی زوو ژنەکانی کۆن عادیلەخانە حەبسەخانە هەمومانە بخوان فێمینیست بن بەس ئەم ناوە نەبووە باشە یاخود بڵین هەموو ئەم چەمکانیان نەکوردانوە هاتوون لەسەر شۆڕشێکی فەڕەنسا تەقلی دەکرێتەوە ئەمە وای نەکردووە کە وا بکات بەژمانە دروستەکە نەگاتە کۆمەڵگا و کار و چالاکی باشی لەسەر بکرێ بۆی کە ئاراستێکی باش بات بە دۆخی هەر تاکێک نەکژن خۆی ئەوەی کە پەیوەندی بە ڕێبازی فێمینیزمی و فێمینیستیەوە هەیە ئەمە خۆی لە کوردستان بە جۆرێکی تر و لەژێر ناوێکی ترا جێبەجێکراوە یاخود هەبووە بەڵام ڕەنگە ئەم ناوی لێنەنرابێت و ناوەکە لە دەرەوە بە جۆرێک بێت و لە کوردستان لە ژێر پەردەیەکی تر و لە چاچێوەیەکی تراکرابێ ڕێبازی فێمینیزمی باز لە چیەکە باز لە بەشداری سیاسیەکە و بوونی ئابوووریەکی سەربەخۆ و بوونی یەکسانی جەندەری بەڵامسەوە لە کۆمەڵگە گەێنراوە کە فێمینیست بووێ بەڕق لە پیاو بێ پیاو بە درڕندە بزانی پیاو خراپە ئێمە بەڵێ ئەمە بەداخەوە چونکە ئەمانە ناتێگەیشتنێکی زۆر هەڵە و نازانستیە لەباری ئەم چەمکانەوە کە کاری ئێمە و بە تایبەتی دەستگاکانی ڕاگەاندن ئەوەیە کە کار لەسەر ڕاستکردنەوەی ئەم چەمکانە بکەن بۆ ئەوی لەناو کۆمەڵگەیە جێگەی بکەنەوە وەکوتم ڕێبازی فێمینیزم یعنی ئەمە شتێک نییە کە زۆر نامۆ بێ بەم کۆمەڵگەیە کە باز لە بەشداری سیاسیەکین ئێستا ئێمە ژنانێکی زۆرمان لە کایەکانی سیاسیە بەشداریەکەن و ڕۆڵیان بینیوە و لە ڕابردووشە لە مێژووشە ژنانی ئێمە هەر بەشداریان کردووە بەڵام لە ژێر ناوێکی تر و بە شێوازێکی تر بەشداریان کردووە باز لە مەسەلەی ئابوووریەکەی پێگەی ئابووری بەهێز کە ئێستا ژنانێکی زۆر خاوەنی ئابوووریەکی بەهێزن باز لە چمکی یەکسانیەکن کە دیسانەوە ئێستا زۆر جار کاتێکە پۆستێک لە شوێنێکە ئەبێت یاخۆ بڵێ دەرفەتێک ئەبێ بۆ کارکردن زۆر بەدەگمەن ئەو جیاوازیە دروستەکەن لە نێوان ئەوەی کە ئاژن بێ یاخود پیاو بێ ڕاستە ئەو گلەیە هەیە تاوەکو ئێستا کە بەشێکی بەڵاموانێ دقت بەم تۆ زۆر گەشتبینانە ئەڕوانیتە دۆخەکە هەموو لایەنە ئەرێنی و جوانەکانی نیشانەی پەیوەندی بە ئەزمموی ئەو زمونەوە هەیە زانی ئینسان کە ئەزمموی
20 ساڵ کاری ڕێکخراوەیی ئەبێت ئەو کاتە تێئگا لەوەی کە لە ڕابردووە چۆن هاتووە وەتوانێت بەراوردی قۆناغەکان بکە ئەوەی من ئەیبینم ئێمە لە قۆناغی نەبوونی یاسایەک بۆ پاراستنی مافەکانی ژینان بەڵام لە ئێستای ئێمە ئەو یاسایانەمان بەرقەرارە نەبوونی ئەو دەستگایانی کە پشتیوانی لە پرسەکانی ژنانەکان ئەبینین کە لە کابینەی پێنجەمەوە ئەم مؤسسانە هاتوونەتە دامەزراندن و کارێکی زۆری لەسەرکرێ ئەبینم کە بەشێکی زۆری ژنانی ئێمە ئێزا زۆر چالاکان و زۆر ئاکتیڤانە لە ساحەکەیان و لەگەڵ ئەوەی شاد تێگەم لەوەی کە هەستەکەم کۆمەلگا ئەمەی قبول کردووە کۆمەلگە تێئگا لەوەی کە بەڕێوەبردننی ژنیان بە تەنیا بەدەستی یەک ڕەگەزەوە ناڕاتە ڕێوە ئێستا بەشی زۆری ئەبینم خێزانەکان زۆر تەشجیعی کچەکانیانەکەن کە بخوێنن کە خاوەنی ئابووری سەربەخۆ بن ئەمانە پایەکانی ڕێبازی فیمینیزمین و شتێک نییە کە مەترسی لەسەر کۆمەلگە دروست بکە ئێمە ئەبینین کە ئێستا پیاوانێکی زۆر لە ساحەکەیان شان بەشانی ژنەکان خەریکی بەدەستهێنانەوەی مافەکانی ژنانن ئەمە دیسانەوە خۆی هەنگاوێکی زۆر گرنگە کە نەتەوەی گرتوەکان ئەسڵەن گروپێکی پیاوانی هەیە کە گروپی لەسەر ئاستی هەموو وڵاتان ئەم گروپە پشتیوانی پرسەکانی ژنانەکەن کە ئێمە لە کوردستان بەبێ ئەوەی کە ئەندامێکیش بن لەو گروپە ئەبینی پیاوەکان هاوڕان لەگەڵ ئەوەی کە ژنانیش هاوبەشن لە بەڕێوەبردننی ژیانە هوداخان پێ وایە ئەما گەردوایان پرسیارم بە پێ وایە کە چەند جیلی دیکە ئەوە بینێت کە ئیتر بۆ نمونە جارە لەوە دەست پێ بکەم کللتور تا چەند پارێزراوە لە ناو ئەم چەمکانەدا یان کللتور تا چەند کاریگەری هەبووە لەسەر خراپبوونی دۆخی ژن و ئایا چەند جیلی تر ئەگاتەوەی کە کللتور کاریگەری نەبێ لەسەر توند و تیژیەکان لەسەرەوەی کە بۆ نمونە هەر بە سادەی بێڵم نەنکەم پێمەڵێ ئەڕۆڵە هەستە ئاوێک بۆ براکەوت بێنە بەڵام قەت ناڵێ کوڕم هەستە ئاوێک بۆ خوشکە بچووکەکەت بێنە ئەمە بۆ خۆی کللتورە بەڵام لەگەڵەوەشدا پاراستنی کللتور بە شێوەیەکی دروست کەی ئەگاتە ئامانج کە ئەگاتە جیلێکەی تر بڵێ کللتورەکەم لەگەڵ هەموو چەمکە جیهانیەکان دایەکەگرێتەوە بەڵێ خۆی کللتور لە هەموو دنیاە لە هەموو وڵاتەکانە کللتور بەشێکە لە یاسا و لە عرف و لە عاداتی ینی یاخۆ بڵێ بەشێک لە یاساکان گەڕاونەوە بۆ سەر کللتوری وڵاتەکان ئەمە وڵاتەکان بەشێکی یاساکانیان ئەگەڕێنەوە بۆ سەر بنەما کللتوریەکان بەڵام کام کللتور ئەو کللتورەی کە ڕێز لە مرۆڤایەتی ئەگرێ ئەو کللتورەی کە یەکسانەکان ئەپارێزیە بۆیە لێرەیە ئێمە ئەو کللتورانەی کە جوانیان بە کۆمەلگەکەی ئێمە بەخشیوە کە من بیر لەوە ئاکەمەوە یاخود ئەوەیەتە بیرم کە کۆمەڵی کللتوری زۆر جوانمان هەیە ڕەنگە کۆمەلگەی کوردی بەو کللتورە جوانانەوە لە زۆربەی کۆمەلگەکان جیا بکرێتەوە ئەمە زۆر گرنگە ئێمە هەمومان دەستی پێوە بگرین و نەهێڵین ئەم کللتورە بفەوتێ بەڵام بەشێک لەو شتانی کە پەیوەندی بە نایەکسانیەوە هەیە پەیوەندی بە توندوتیژەکانەوە هەیە کاری هەر هەمومانە کە ئەو کللتورە ڕابگرین لە شوێنی خۆی و ئێمە دەست بکەین بەوەی کە کۆمەڵێک بنەمای جواندا بنین و ئێستا بکەین بە کللتورێک بۆنەوەی داهاتوو بگەڕێنەوە سەر ئەوەی کە ئێمە دەستمان پێ کردووە ئەمەش زەحمەت نییە لەبەرەوەی ئێمە گۆڕانەکان هەمومان بە چاوی خۆمانە بینین لە مدەیەکی زەمەنی کەما ڕاستە قوربانی زۆر دراوە ڕاستە کۆمەڵێک کارەسات و ڕووداوی زۆر ناخۆش ڕووی داوە کە ئەمانە هەموو جێگەی ئەسەفن بەڵام لەگەڵ ئەوەیشە ئەتوانم بڵم کە ئەوەنە هەنگاوی گرنگ و ئەوەنە گۆڕانکاری زۆر باش کراوە کە بە بەراورد لەگەڵ وڵاتانی دراوسێ و تەنانەت عێراقیش کە نزیکترە لە ئێمەوە زۆر گۆڕانکاری جدی کراوە و زۆر هەنگاوی باشیش نراوە بۆ پێشەوە بەڵام ئەمە لە ئاستی تموحی ئێمە نییە ئەوە نیە ئێمە بەمە ئیتفاق بکەین و پێمانەوە بێ ئۆکەی ئێمە شتی زۆر باشمان کردووە ئەمە ڕاستە بەڵام تموحی ئێمە لەمە زیاترە چونکە ئێمە بێ بگەینە ئەو ئاستەی کە بنەماکانی یەکسانی لە ناو کۆمەڵگەیە ئەسڵەن ئەوەیان ببێتە کللتورێک کە خەڵک بۆی بگەڕێتەوە بڵێ ئەمە کۆمەڵگەی کوردیە کۆمەڵگەی کوردی قبوڵی نییە ئەم جۆرە تونوتیژیە قبوڵی نییە ئەم جۆرە نایەکسانیە بۆیە لەگەڵ ئەوەیشا کە زۆر جار ئێمە بەهۆی ئەو هەموو شەڕ و کوشتار و داگیرکاریی کرد بەسەر هەرێمی کوردستان هاتووە ئەمە وای کردووە کە زۆر جار مەسلەی کللتوری تونوتیژی لە کەسایەتی و ڕەفتاری تاکەکانە ڕنگ بداتەوە هەتا وەکو ئێمە ئەو قۆناغە تێ ئەپەڕێنین ڕەنگە دیسانەوە وەکوتم قوربانی زیاتریشە درێت بەڵام گرنگ ئەوەی ئێمە ڕانەوەستین و هەمومان بەیەکەوە ئەو بڕوایەمان هەبێت کە ئەمە ئەبێ بگۆڕێت کە ئەمە ئەبێ بگۆڕێت ئەو کاتە هەر یەک لە جێگەی خۆمانەوە ئەبێ ئەو بەرپرسیارەتی هەڵبگرین چاوەڕێ نەکەین کەس ئەمەمان بۆ بکە مشکلەکە ئەوەیە یاخۆ بڵێم لە کۆمەڵگەی کوردیە لە زۆر بوارەکانە هەمومان لە جێگەی خۆمان چاوەڕێن ئەوی تر بۆمان بکات
و کە کاتێک کە خەلەلێکیش ڕوو ئەدات هەمومان ئەڵێن ئەوە ئەو بوو ئەوە ئەوان بوون ئەوە فلانە کەس بوو ئەو فلانەشت بوو لەگەڵەوەی کە هەر یەک لە ئێمە لە جێگەی خۆمانەوە بەرپرسیارەتیمان لەسەر شانەکە بیکەن ئەمەش تەنیا بەدەسەڵات یاخود بە حکوومەت ناکرێت ئەمە ئەبێ بە هەموو ئەو جهتانەی چکە حکوومەت چەنە لە داڕشتنی یاساکانە پاڵپشت بێت و بەشدار بێت کە پەرلەمان یاسای بۆ دەرکە و چەنە یاساکان جێبەجێ بکرێ و چەنە مؤسسەکان دابین بکات ئەگەر کۆمەلگە هاوکار نەبێت ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و ڕاگەیاندن هاوکار نەبێت خۆمانە یاساکە جێبەجێ نەکرێت ڕاستە. هودا زەنگەران زۆر خۆشحاڵ بووم بەیانێ میوانی بەیانی 24 بووی بە هیوای سەرکەوتن و بەردەوامی. زۆر سپاس بۆ ئێوە دەستەکانتان خۆش. زۆر سپاس. دوای نۆژەنکردنەوەی شەقامی ئەبولهۆل لە شاری نوقسور لە مصر جارێکی دیکە بەڕووی گەشتیاراندا کرایەوە کە پایتەختی دەوڵەتی مصری کۆن بووە بە شاری تیبا ناسرا بوو. گەشتیارانی بیانیش ببینین و شارەزابوون بە مێژووی کۆنی مصر دڵخۆشن. شەقامی ئەبولهۆلە لە شاری مێژووی و قسر لە میسر ماوەیەک بوو بەهۆی کاری نۆژەنکردنەوە داخرا بوو. ئێستا جارێکی دیکە بە ڕووی گەشتیاراندا کراوەتەوە. ناوچەکە جێگەی سەرسامی هەموو ئەو کەسانەیە کە ڕووی تێدەکەن. شتێکی زۆر ناوازەیە لێرەین بەڕاستی سەرسوڕهێنەرە. نۆژەنکردنەوە و ئاهەنگەکەی شەوی ڕابردوو بێوێ نەبوو هاتن بۆ ئێرە شتێکی نایابە. ئوقسوڕ لە کۆندا بە شاری تیبە ناسرا بوو. مێژوەکەی بۆ زیاتر لە 3000 ساڵ دەگەڕێتەوە و پایتەختی مصر بووە. پەیکەری سەرجەمە و فیرعەونانەی لە کۆندا فەرمانڕەوایەتیان کردووە لێرەدا نمایش کراون. گەشتیارانی بیانی ببینین و شارەزابوون بە مێژووی کۆنی ئەم وڵاتە دڵخۆشن. شتێکی باشە کە هاتووم بۆ ئێرە و فیرعەونەکان ببینم. لە ماوەی 3 ڕۆژی ڕابردوودا زۆربەی پرزگاکانم بینی. بەڕاستی ئەم ئەزموونە شتێکی جوانە بۆ من. ئەم ناوچە شوێنەواریە گرنگە کەوتۆتە سەر ڕۆخی ڕووباری نیل بە دووری 650 کیلۆمەتر لە باشووری قاهیرەی پایتەختەوە. لە دوای ڕووداوە سیاسیەکانی دوای 2011 و بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە 2019 کەرتی گەشتیاری لە مەسر زیانێکی زۆری پێگەیشت کە سەرچاوەیەکی گرنگی داهاتی وڵاتەکەیە. بەڵام ئێستا خەریکە جارێکی دیکە دەبوژێتەوە. حەکبەی بەیانی 24 پڕبوو لە بابەتی هەمەڕەنگ جیاواز هەمویانم پێشکەشکردن بۆ هیوایم تەواوی ڕۆژەکەتان بەخۆشی بەڕێ بکەن تا سبەینێ هاوکارە مستەوبانیەتە وڵاتان بە کۆمەڵە بەرگە و بابەتی دیکەوە لە خۆشی دابمێنن.